دیارترین ڕووداوەکانی تێکشکان و کەوتنە خوارەوەی فڕۆکە لە ساڵی 2024 کامانن. لەگەڵ هاتنی سەری ساڵی زاینی و تەماشاکردنی ڕۆژمێری ڕووداوە جیاوازەکانی ساڵی 2024 ڕاستەوخۆ چامان دەچێتە سەر ڕووداوەکانی فڕۆکەوانی کە بە درێژایی ئەم ساڵە چەندین ڕووداوی دیار ڕوویاندا و سەدان کەس بوونە قوربانی. لەم هەواڵەدا پوختەی دیارترین ڕووداوە فڕۆکەوانیەکانی ساڵی 2024تان بۆ دەخەینەڕوو. سەرەتا لە مانگی کانونی دووەمی 2024 دەست پێ دەکەین کە لە ڕێڕەوی فڕینی فڕۆکەخانەی هانێدا لە ژاپۆن دوو فڕۆکەی جۆری ئەیرباس A350 هێڵی ئاسمانی ژاپۆن لەگەڵ فڕۆکەیەکی پاسەوانی کەناراوەکان پێچیاندادا و لە ئەنجامدا 5 لە 6 سەرنشینی فڕۆکەی پاسەوانی کەناراوەکان گیانیان لەدەستدا لە بەرامبەر تەواوی سەرنشینەکانی دیکە ڕزگار کران. بە گوێرەی هەواڵێکی ئاژانسی ڕۆیتەرزیش بەهۆی پەیوەندی هەڵا ئەم ڕووداوە ڕوویداوە. لەلایەکی ترەوە لە سەرەتای مانگی ئابدا فڕۆکەیەکی جۆری ATR 572 لە نزیک شاری ڤینهێدۆ لە ویلایەتی ساو پاولۆی بەرازیل بە 62 سەرنشینەوە کەوتە خوارەوە. لە ئەنجامدا تەواوی سەرنشینەکان بەهۆی سەختی ڕووداوەکەوە گیانیان لەدەستدا. بە گوێرەی هەواڵێکی پێگەی زە تایمز تا ئێستا هۆکاری سەرەکی ڕووداوەکە ئاشکرا نەکراوە و بەرپرسانی فڕۆکەوانی بەرازیل سەرقاڵی لێکۆڵینەوە. هەر لە ساڵی 2024 و لە مانگی کانونی یەکەمدا سێ ڕووداوی جیاوازی فڕۆکەوانی لە جیهاندا ڕوویاندا بە جۆرێک زیاتر لە 38 کەس بریندار بوونە و نزیکەی 200 سەرنشینیش بەهۆی سەختی پێکداکەوتنەکان گیانیان لەدەستداوە. ڕووداوەکان بەم شێوەیە: لە ڕۆژی 25 کانونی یەکەم فڕۆکەیەکی جۆری ئیمبرایر E190 لە ڕێگای باکۆوە بۆ گرۆزنی کازاخستان دەکەوێتە خوارەوە. لە ئەنجامدا لە کۆی 67 سەرنشین تەنها 32 ڕزگار دەبن. دوای ڕووداوەکە رووسیا بە خستنە خوارەوەی فڕۆکەکە تۆمەتبار کرا و هەرزوو ڤلادیمیر پۆتینی سەرۆکی رووسیا هەواڵەکەی پشتڕاست کردەوە، داوای لێبوردن لە سەرۆکی ئازەربایجان کرد و گوتی سیستەمی دژە موشکی لە کاتی گەڕانەوەی موشکەکانی ئۆکرانیا بە هەڵا هێرشی کردوتە سەر فڕۆکەکە. ڕۆژی دواتر واتە 26 کانونی یەکەم کە دەکاتە ڕۆژی پێنجشەممە فڕۆکەیەک لە جۆری گلایدەری دوو کورسی لە یانەی فڕۆکەوانی جزیرە لە کەناراوەکانی ڕاس ئەلخەیما لە ئیمارات کەوتە خوارەوە بەهۆیەوە فڕۆکەوانێک و یاریدەدەرەکەی گیانیان لەدەستدا. دوای سێ ڕۆژی تر فڕۆکەیەکی جۆری بوینگ 800 لە کاتی نیشتنەوەی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی موان لە کۆریای باشوور بەسەر ڕێڕەوی فڕینەکەدا دەکەوێت و بەهۆیەوە 176 سەرنشین لە کۆی 181 کەس گیان لەدەست دەدەن. پێشبینیش دەکرێت ژمارەی قوربانیەکان بەرزتر بێتەوە. ساڵی 2024 هاوشێوەی ساڵانی ڕابردوو ساڵێکی بێوێنە نەبوو بۆ فڕۆکەوانانی جیهان، چونکە ڕووداوی گەورەی کەوتنە خوارەوە و تێکشکان ڕوویانداوە و شارەزایانی ئەو بوارە دەڵێن ئەمە دەرخەری ئەوەیە کە دەبێت پیشەسازی فڕۆکەوانی زیاتر پێش بخرێت و بە وریاییەوە مامەڵە لەگەڵ پرسی وەها هەستیاردا بکرێت.